ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیست مناوڕە تۆفیقم لاقیان شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر مەترسیەکانی کورد بۆ سەرژمێری بە تایبەت لە ناوچە جێناکۆکەکان و کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەت کەرکووک. هەمووان نەزانین لە مانگی 11دا کە ئەم مانگەیە 2021 سەرژمێری گشتی دانیشتوان لە هەموو عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ناوچە کوردستانەکان ئەنجامەدرێت. پێشتر باوڵەکانی سەرۆکایەتی کۆمار باوڵەکانی کورد توانرا داواکاریەکانی کورد جێ بکرێتەوە لە بابەتی سەرژمێری گشتی دانیشتوانی عێراقدا، بەڵام ئێستا مەترسیەک هەیە لەسەر بە تایبەت کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە ئاخۆ لەوێ سەرژمێری ئەنجامەدرێت بنەمای سەرژمێری دانیشتوان باین بڵین سەرژمێری ساڵی 57 دەکرێتە بنەمای یاخودنا، چونکە پێشتر ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ ئەم بابەتە ڕەزامەندی دەربڕیوە. کورد بۆچی دەترسێت لە سەرژمێری بە تایبەت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان؟ ڕێژەی کورد لە چاو سەرژمێریەکانی ساڵی 57 و ساڵەکانی دیکە کە ئەنجام درراوە کەمترە یاخودنا؟ عەرەب کە بە لێشاو ڕوویان کردوتە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان مەترسی دروستەکەن لەسەر سەرژمێری دانیشتوان و گۆڕینی دیموگرافیا یاخودنا؟ ئامادەکاریەکانی کورد لە ناوچە کوردستانەکان بۆ سەرژمێری لە ئاستی پێویستدایە؟ ئەمشۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانەوە کۆمەڵێت تەوەری گرنگ بە میوانداری برای بەڕێزمان کاک فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێم بەخێربی کاک فەهمی، خۆشحاڵین کە بینێ نزیکەوە. دیارە سەرژمێری ئامادەکاری باشی بۆ کراوە کوردیش لە ڕابردوو وەکو ئاماژەم پێدا ینی کۆمەڵێک داواکاری هەبوو لە ئاستی سەرۆکایەتی کۆمار ینی سەرۆکۆمار کەوتە جوڵا و بەرپرسانی کورد لە بەغدا بوون و ئێوەش جەنابتان وەکو سەرۆشی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ینی هەمیشە لە هەوڵان بۆی داواکاری کورد جێبکرێتەوە لە سەرژمێریە. ئێستا کە داواکاریەکانی کورد جێکراوەتەوە بۆ ترستان هەیە بەڕاستی کاک فەهمی لەوەی کە سەرژمێری بکرێ بە تایبەت لە کەرکووک و ناوچە کوردستانەکان بە زەرێری کورد بشکێتەوە؟ ئەم کاتتان باش سپاس کاک هاوڕێ دەست خۆش بێ. ئەم چەند ڕۆژە قسەکردن لەسەر سەرژمێری بە بڕای من باخێکی زۆری هەیە بۆ لەبەرەوەی هەندێک پرۆسە هەیە لە ژیانی سیاسی کۆمەڵایەتیمانە پەیوەندی بە هەموو تاکێکەوە هەیە لە کۆمەڵگایە و کوردیش بۆ شانسی خۆی دایمەن جۆرێک لە شکوو لە گومانی هەیە لە بەرامبەر ئەو شتانی کە ڕوو ئەدەن. ئەمەش ڕاستەخۆ گرێدراوی تاریخێکە، ینی پەرچەکردارێکی نامۆزوعی نییە کە ئەم جۆرە لە ترسی هەبێت. طبعاً مەسەلەی سەرژمێری ئێمە وەکو کورد ژینین، وەکو کورد و سەرژمێری بە بابەتێکی زۆر گرنگە زانین و زۆر گرنگە سەرژمێری ئەنجام بدرێت بۆ ئەوەی لانی کەمی تر لەمە ڕزگارمان بێت. ئەم چوار پارێزگارە لە 1970 یان لە 1911 لە 1913 یان لە 1914 کە خۆی بە بڕای من هەرچەندێک بێت هەتا کوێسە حکوومەتی عێراقی خۆنە پابەندی ئەم بابەتەش نەبووە، ینی تاوەکڵی ئومێدی زۆری لەسەر هەڵبچنیت. قسەکە لەسەر ئەوەیە ئەمە بۆ کوردستان مەسەلێکی گرنگە بۆی ڕێژەی خۆمان بزانین، بۆی لە بودجا حسەی خۆمان هەبێت، ئەمە گەشەی دانیشتوان و تواناکانی کۆمەلگاکی خۆمان و کۆمەلگەی عێراقی بزانین، چکە ئێمە دوجار بەشێکین لە عێراقێکی دیموکراسی فیدراڵ ئەوەی کە دەستور بڕیاری لێداوە. نیگەرانیەکان لەسەر مەسەلەی سەرژمێری ئێمە وەکو دەستی ناوچە کوردستانیەکان لەوە سەرچاوی گرتبوو کە ئێمە لە دەی شەشی ئەم ساڵ ینی بۆ ئەوی بینەر وە هەز نەکات کە ئێمە وەکو دەستی ناوچە کوردستانیەکان تازە دەستمان بەم پرۆسەیە کردووە. نەخێر ئێمە لە دەی شەشی ئەم ساڵ بەرنامە پلانتان هەبوو؟ بەڵێ بە بێگومان سەردان لە کەرکووک هەموو هێزە کوردستانیەکانمان بەسەر کردوێتەوە و ڕێی هەمویانمان وەرگرتووە و دوای ڕێی هەمویانمان کردووە بە نووسراوێک و داوامانەتە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەسەر پرسی سەرژمێری. مەسەلەکە نیگەرانەکە لەوە سەرچاواگرێکا هاوڕێ هێشتا مادەی 140 دەستور جێبەجێ نەکراوە. مادەی 140 دەستور مادەیەکی دەستوری عێراقیە، گەلانی عێراق بە ئیجماع دەنگیان لەسەرداوە. بەپی ئەم مادەیە ئەو کاتە دۆخی کەرکووک ئاسایە بێتەوە کە مادەی 140 جێبەجێ بکرێت، چکە یەکێک لە بنەماکانی بریتیە لە ئاساییکردنەوە، دوایی بریتیە لە بڵێ ئیستیفتا، دوایی بریتیە لە تەعویزات، هیچ لەمانە نەکراوە. واتە بەپی دەستوری عێراقی مادە 140 دۆخی ناوچە کوردستانەکان ئاسایی نەکراوە. کاتە من ڕێگە نایە کە سەرژمێری لێ بکرێ یاخود ڕووی یاسایەکی چۆنەکە؟ یعنی ئەمە دەبێ ئەوانی کە لە مەجای یاسایی و دەستوریە کارەکەن بێن تەحلیلی ئەم مەسەلەیە بکەن. واتە نیگەرانیەکانی ئێمە لەمەوە بووە
کە ئاسایی نەبووەتەوە هەندێک حاڵەتی تریش هەیە بەڕاستی یەکێک لە حاڵەتەکان ئەوەیە زیاتر لە 200,000 خێزانی کورد بە درێژایی ئەم 6 ساڵە کەرکووکیان بەجێ هێشتووە 200,000 لە خۆشی خوان نەڕۆیشتون کاکاوڕێ دەرئەنجامی سیاسەتی تعریب و تەرحیل کوردی دەرکردووە لە خانەقینەوە بۆ شنگال باشە ئەمە ئێساکە لە شارەکانی کوردستان نیشتەجێن ئەمە خاڵێک لە بەرامبەرە تەنها لە ماوەی فەرمانڕەوایی بێڕەقابەی بێچەند و چوونی جەنابی ڕاکانجبووری زیاتر لە 600,000 ئینسانی عەرەب هاتووەتە ناو کەرکووکەوە گەڕێکێکی زۆر دروست کراوە لە پاڵیشیە لەگەڵ هاتنی داعش بۆ منتیقەکانی شنگال زیاتر لە 62,000 خێزانی کورد لە ئێزدیەکان ئەو ناوچیان بەجێ هێشتووە تا سش نەگەڕاونەتەوە یعنی قسەکەی ئێمە هەوڵمانداوە قسێکی بابەتی بێت مەوزوعی بێت ئەڵین کە ئەمە دۆخەکەیە ئەم سەرژمێریە چۆن یعنی ئەتوانی ئامانج بێنێتە دی مەترسیەکانتان لە خۆڕان نییە بەبێ گومان یعنی هەم قسەکانمان دەستورین و هەم لەسەر بنەمایە خاڵێکی تر زۆر گرنگە کاکاوڕێ من و تۆ هەموو ئەم بەڕێزانی لێرن و هەموو ئەو بەڕێزانی کە جۆشمان لێ ئەگرن بە کورد و عەرەب و تورکمانەوە لە عێراقا بڕیاردرا کە کارتی نیشتیمانی بۆ هەمومان دروست بکرێت یەکەمتر لە 180 خەڵک ئێستا کارتی نیشتیمانی هەیە یعنی لە 125 خەڵک ماوە کارتی ینی لە 125 خەڵک ماوە کارتی نیشتیمانی وەرگێت یعنی 175 وەری گرتووە ینی ئەم پەلەپەلە بۆچی ینی ئایا لە عێراقا دۆسیەکانی تر هەمووی لە شوێنی خۆیەتی یەک ساڵە هەوڵ ئەدرێت سەرکی پەرلەمان دابدرێت دوێ نەدانراوە دەیان کێشەی هەڵپەسێرایی ترماوە بە هۆکاری سیاسی ئەبینن کاکفەهمی ینی ئەم پێشخستنی سەرژمێریە و پەلەکردن تایە و بە تایبەتی ژیانی بۆ ناوچە کوردستانەکانی دەروی هەرێم کاک هاوڕێ سەیکە من ناتوانم بڵێم لە ئێستاکەیە جنابی سوودانی و حکوومەتەکەی ینی بە مەرامی سیاسی ئەم سەرژمێریاکەن چکە ئێمە پەیوەندێکی ئیجابیمان لەگەڵ جنابی سوودانیا هەیە و عیلاقێکی تەندروست لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدایە هەیە دیدار هەیە گفتوگۆ هەیە و دڵنیا کراوینەتەوە کە ئەم مەسلەیە بۆ مەسلەی تەنمیەیە بۆ پرسی ملمانی سیاسی بەکارداهێنرێت بەڵام ئێمە بەم جۆرە تحلیلی ئەم مەسلەیەمان کرد یەکەم پێمان وایە ئەمە جەنابی سوودانیە ڕەنگە کابینەکانی داهاتوو کاراکتەرێک بێتە پێشەوە کە ئەم کاراکتەرانە ڕوئایەکی تریان هەبێ بۆ دەوڵەتداری تێگەیشتێکیان تریان هەبێ بۆ قەزەی کوردی کاکە ئەو کاراکتەرانی ئێستا کە عێراق بەڕێوابن ئەو کاراکتەرانە نین کە وەختی خۆی لەگە جەنابی مام جەلالە یادی بەخێر خەباتیان کردو لە شار یان ئەوەی کە وەختی خۆی پێوترا معارەزەی خەندەقی و فندقی معارەزە ئەوانی کە لەگەڵ جەنابی مام جەلال بنیادی بەخێر و بە بێگومان جەنابی کاک مەسعودیش ئەنی کە لەو مەرحەلەیە پێکەوە خەباتیانە کرد ئەم کاراکتەرانە ئێستا کەمیان لەسەر گۆڕەپانی سیاسی عێراقی ماون وشی ئەڵێ زەمان چییە دوو ڕۆژی تر کاراکتەرێک نایەتە پێشەوە ئەم ڕۆیایی ئەم تێگەیشتنی ئەسڵەن هەر بۆ کورد نییە کار بۆ ئەنجامی سەرژمێری بکات ئەزانی چی بکات ئەنی سەخۆ زۆر جار هەیە ئەڵێن ئەمە خۆ مەسلەی قەومیەتیان نیە تر بۆ ئەترسیانی من خۆم زۆر ڕوبەڕووی ئەم پرسیارە کراومەتەوە کاک هاوڕێ ئەم سەرژمێریە ڕاستە فەقەرێکی تیانە پێ بڵێت تۆ کوردی دیان عەرەبیت یان تورکمانیت بەڵام ئەمە لەسەر بنەمای کارتی نیشتیمانی و فۆرمی خۆراک و لەسەر کۆمەڵێک زانیاری لە تۆ وەرئەژیرێت وەزارەتی داخلی عێراقی ئەگەر مەبەستی بێ بە یەک کلیک لە داتابەیسەکانە هەمومان دنیایەک معلوماتمان هەیە لێوانە وەرئەژیرێت من حەز ناکەم یعنی بە تایبەتی کاراکتەرە سیاسیەکانمان زۆر سەرپێی تەماشای ئەم مەسەلەیە بکەن عێراق دەوڵەتە دەوڵەت موسساتی هەیە ڕاستە گەندەڵی هەیە لە عێراقا ڕاستە لە عێراقا نەتوانراوە دو ئامانجی پرۆسی ئازادی عێراق بەدی بێت بەڵام لە ڕاستیە عێراق بنەماکانی دەوڵەت و موسساتی هەیە کە مەبەستی بێ زۆر بە ئاسانی ئەتوانی ئەمەتوانێ و بابەتە بکات زانی کاک هاوڕێ لە ئەحسای ساڵی 57 لەسەر بنەمای نەتەوە نەبوو سەر خەڵکی ڕەنگە بە نەزانێت لەسەر بنەمای زمان بوو جیاوازە سە با پێ دڵم بۆ جیاوازە لە ئەحسای ساڵی 57 کە من ئێستا جارە لێ مەڵێم ئەحسای 57 باشترینە لە ناو خراپەکانە ئەگەر باش نییە داواژەکرێ بکرێتە بنەما بڵێ هەنی خۆ باش نییە باش نییە نەخێر کورد پێی ڕازیە کورد پێی ڕازیە لە ناو ئەحساکانی ترە لە هەمیان باشترە لە ئەحسای 57 ئەیت بە چ زمانێک قسە ئەکەیت جا ئەو کاتە خەڵکێکی زۆر هەبوو لەبەرەوەی زمانی تورکی زمانێکی زاڵ بوو کوردیش بوو بە تورکمانی قسەیە کرد تورکمانیەکەی بۆ ئەکرا بە بنەمە
باشە ئەو کاتە ڕێژەی دڵمان بووە زیاتر بوو جگە لەوەش نزیکەی 1300 خێزان لە ئەحسای 50 دەرکەوە دەمە هەمویان دانیشتووی ناو ئەستەمبۆڵن لەدایک بووی ئەوێن بڕابکەن یعنی هیچ کام لەو قسانی کە ئێماکین بەبێ دراسە و بەبێ لێکدانەوە نەبووە یعنی قسەی سەرپێی ناکەین ئێمە مەسئولین بەرامبەر بەنەتەوەکی خۆمان بەرامبەر بە عێراقی دیموکراسی فیدراڵ يعني من مادام لە چوارچێوی دەستورا قسە ئەکەم کاگاوڕێ حەقی ئەوم هەیە هەموو پێداگریەک لەسەر مافی نەتەوەکەی خۆم بکەم لە چوارچێوی دەستورە باش کاکفەرمی با من یەک پرسیار بکەم لێرە بۆ نمونە هەر لە فۆرمەکەیە ئێمە گەبین ئەوە بە بنەما وەربگرین و ئەگەر تا ڕادەیەکیش مەترسیەکانمان وەکو کورد مەترسی جدی بێ خۆمە ینی هیچ ینی کارێکی خراپ نییە چکە تۆ هەوڵ و تێکۆشانت هەیە بووی کەم ناوچە کوردستانیانە لە چوارچۆی مادی 140 لا بێتەوە و خاچی کوردستان و لە ڕووی نەتەوەیشە و کورد زۆری نەبووە لە ڕابردووە هەیە ئەمە بسەلمێنیت و بچەسپێنی لە دەستوری عراقی و لەم سەرژمێریە بەڵام لە فۆرمەکەیە پرسیارێکەکە بۆ نمونە ئەڵێ لەدایک بووی کویت یخوکاڵە لەدایک بووی کویت ئەگەر بنەمای سەرژمێریەکە سەرژمێری ساڵی 1950 بێ کە ئەمە ئیتیفاقی لەسەر کراوە ئێخۆ ئەمە یەک لا ئەکاتەوە بۆ نمونە کەرکووشیەک ئەگەر لە کەرکووک لەدایک بوو بێت ئێخۆ ئەنووسێت لە کەرکووک لەدایک بوو وانە ئیتر گرفت دروست ناکە ئەمە ئیتر مەترسیەکە بۆ لە چیوە سەرچاوی گرتووە کاک هاوڕێ ئەماش جارێکی من پێم وایە لێکدانەوەکی زۆر دقیق نییە بۆ ئەم مەسەلەیە ڕاستە ئەمی کە تۆ ئەیلیت و جوهدی جنابی سەر و کۆمار لە مەسەلەیە لە لای من جێی باەخێکی گەورەیە هەمومان بینیمان ینی جوهدی کرد هەمیانی کۆ کردەوە گفتوگۆی ئەم مەسەلەیە کرا ومن ئەسڵان پێم وابوو پێتاکو پێشەوە کۆبنی ئەم مەسلەیە کۆتایی پێ هاتووە دوای لەوێ تێگەیشتم ئەمە کۆتایی پێ نهاتوو لەوێ کۆتایی هاتووە کە من زۆر بەوردی ئاگام لە مینانەشەیە لەم گفتوگویانەشەیە کاک هاوڕێە ڕاستە ئەڵێ کەرکووکیت لە کەرکووک لەدایک بوویتە بڵێ بەس لە بن نەتیجە تۆ لە شۆ سەرژمێریەکرێت ئەڵێی من لە سلەیمانی یعنی لە ئەحسای 24 لە سلێمانی بوومە ینی ئەمە گرفتەکە دروست ئەخۆی ئەمە جانبێکێتی نابێ ئەمە نەبینیت مهمە کەرکووکیەکان خانەقینیەکان شنگالەکان لە ناو شوێنی خۆیان سەرژمێری بکرێت لە شارەکانی خۆیان سەرژمێری بکرێت ئەمە دیوێکی تری ئەو عەرەبە زۆری کە هاتووەتە کەرکووک جارە من ئەمە دووبارە بکەمەوە کاک هاوڕێ من لایەنگری برایەتی کورد عەرەب تروکمانم هەتاکو ئەو جێگایی کە خزمەتی مرۆڤایەتی ئەکات یعنی ئێمە قەدرێک پێکەوە کۆی کردوینەتەوە من بڕوان بم پێکەوە ژیانێ خۆم خەڵکی کەرکووکم و خاکیشی هاوبەشمان هەیە چارەنووسێکی هاوبەشمانەیە قەدرێکی هاوبەشمانەیە زۆر گرنگە ئێمە قەومی نەبین بەڵام بەخوا زۆر گرنگ نییە من قەومی نەبم ئەو گرنگە قەومی نەبێت چکە ئەو لە دەسەڵاتایە بەڵام دوجارەوە قەومیە ئەو لە دەسەڵاتە یعنی بۆی من ئەخوانە خواستە دژی ئەوە نیم کە ئەم حەقیقەتانە خەمە ڕوو ئەمە بۆ ئەو نییە کە بڵێ من خود دژی عەرەبم نا هەرگیز وانە ئەمە ئەم حەقیقەت تاریخیانە بخەینە ڕوو ئەمە جانبێکی کاتۆ ئەم عەرەبانەش لە کەرکووک تەجیلەکرێن ئەڵەن لە ئەحسای 24 لە کەرکووک بووی بەڵام ئەمە 20 ساڵی تر وە شوێنی لەدایک بوونەکەی ناڵێ کەرکووک کاکە ئەمە شوێنی لەدایک بوونەکەی ناڵێ کەرکووکە بەڵام قەرارەکە چێ قەرارەکە ئەوەیە دوایی لیژنەیەک دروست بکرێت ینی سجلی بەیانات ڕێک بخاتەوە خۆ یەکسەر ناکرێت گرفتەکە ئەمە باش ئایا حکوومەتی عێراقی هەروە بە ئاسانی دوای تەوابوونی بڵین سەرژمێریەکە ئەم لیژنیە دروست دەکات ئەم لیژنی ئەوها بە خێرای دەست بەکارەکات ئەوەی کە مەلەفی 50 نەبی بیگوازێتەوە بۆ محافەزەی کە لێوەی هاتووە واز لەوە بێنە کە ئەڵێ لە ئەحسای 24 لە کەرکووک تەجیل کراوە ئەن تو ئێستا بۆ ئێمە ئەڵێین لە ئەحسای 50 تا تەجیل کراوین خۆ هەرم جملەیە ڕاستە وهەنیە لە ئەحسای 50 تا تەجیل ئیسپاتی شەکەتۆ کەرکووشیت و لێوی ئەویش ئەڵێ 20 ساڵی تر لە ئەحسای 24 لە کەرکووک تەجیل کراوە کەواتە و کاتە ئێوە مەترسیەکەتان گۆڕانی دیموگرافیە لە کەرکووک و ناوچە کوردستانەکان ئەخۆ مەسەلەکە هەر ئەمەیە قەت بینیوتە سلەیمانیەک هەولێریەک بادینیەک دژی برایەکی عەرەبیەکە لەم شارانە ئەژێت خۆ من دژی عەرەب نین چێ هەندی کورد بەلوتف بۆ لەگەڵیانە یعنی بڕاو کە زۆر جار من هەستەکەم بە ناچاری هەندێک شتێ ئەیڵم بۆچکی زۆر جار وا لێک ئەدرێتەوە کە خوانە خواستە ئێمە بڵین ئەمانەوێت ئەفکاری قەومی هین بکەین ناکاکە کاکە ئێمە پێکەوە یەک ئەنی چارەنووسێکی هاوبەشمانەیە لە عێراقا دەبێت لەم عێراقەیە پێکەوە بژین و بڕوان بم پێکەوە ژیانەیە بڕوا بکە بڕوان پێێتی بەڵام ئەم بڕوابوونە دەبێت لەسەر بنەمای دەستور بێ نابێت لەسەر بنەمای میزاج بێت و یەکسانیش بێت بەڕاستی دادپەروەری هەبێت ینی برانی تروکمان بۆ دەبێت لەو شارەیە هەست بەخۆ بن بکەن ینی من لەمایە جەنابی محافزی کەرکووکم بینی دەستخۆشیم لێ کرد بڕاو کە ئەوەی دەستخۆشیم لێ کرد لەسەر مەسەلەی ئەوەی کە فەلسەفەی پێکەوە ژیانی کردوتە بنەما ئەوەندە لەسەر مەشاریعەکان مناقەشەم نەکرد لەگەڵی کە چەند غەدر لە کورد کراوە
بۆ لەبەری ئەمە دوجار بۆ کوردە مینێتەوە ئەم شۆڕکردنەوەی گیانی برایەتی لە بینی عەرەب و تورکمان و کوردە چکە بەڕاستی ئێمە ئەزمونێکی تاڵمانە لە مای 7 ساڵە جنابی ڕاکان جبووری ئەو متمانی کەم کردبووە لە بینی ئەم پێگاتە و غەدرێکیشی کردهبوو لە کورد لە کەرکووک و لە پێکاتی تورکمانیش خۆ بابینەوە سەر ئەو بابەتی ینی سەرژمێری ساڵی 1950 کە ئەی تا ڕادەیە کورد پێی ڕازیە و کردیشێ بنەما بۆی کە لە سەرژمێری ساڵی 2024 ئەمە تەسپیت بێ بە هەوڵەکانی کورد و سەرۆکایەتی کۆمار بەڵام ینی بیرمان نەچێت پێشتریش تۆزە گفتوگۆمان کرد لێدوانێکی ینی عەبدوزەهرە هەنداوی هەیە وتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق لەسەر بابەتی ئەوەی کە ئاخۆ بنەمای ئەم سەرژمێریە بە تایبەتی بۆ کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان سەرژمێری ساڵی 1950 یاخودنا ئەو ڕەتی دەکاتەوە کە ئەمە بکرێتە بنەما ئەمە لە چێوە سەرچاوی گرتووە ینی لە ئێستەوە توانین بڵین بەغدا و بەرپرسانی بەغدا لە بەڵێنەکانیان بەرامبەر داواکانی کورد لە سەرژمێری پەشیمان بوونەتەوە کاک هاوڕێ ئەمە گرێدرایی ئەو نیگەرانیە کە 6 مانگە ئێمە لە دەستی ناوچە کوردستانیەکان کاری لەسەرەکەی 6 مانگە ئێماڵین ئەمە خەلەلێکی گەورەیە دیارە هەڵبەتە من هیچ شتێکم لە قیادی سیاسی کورد و لە ئەم بەرنامەیە نییە کە بۆ سەرژمێری دانراوە بەڵام ئەم گومانانە لەم جۆرە هینانەوە سەرچاوە ئەگرێت بەسەراحەت من ئەمەوێت لە کورساتە ئەو ڕابگەێنم ئەگەر لە دەرەوەی ئەو ئیتیفاقیانی کە کراوە بۆ مەسەلەی سەرژمێری کە ئیتیفاقیەکان هەمووشی دڵخوازی ئێمە نین لە دەرەوەی ئەم ئیتیفاقیانە لە دەرەوەی کە لە ماڵی جەنابی سەرە کۆمار ئەنجام درا هەر بەدیلێکی تر هەبێت ئەو سەرژمێریە شەرعەتی نییە و کوردیش نابێت بچێتە ناو سەرژمێرێکی لەم جۆرەوە من پێشتر داوای ئەوەمە کرد کە دەبێت سەرژمێری دوا بخرێت و داوایەکی ڕەوا بوو داوایەکی دەستوریش بوو بۆ مادی 140 جێبەجێ نەکراوە دۆخی ناوچەکە ئاسایی نەکراوەتەوە و سەرژمێریش پێویستی بە زەرفێکی مەوزوعی تر هەیە ئێستا کەش کە طبعا من نازانم لێدوانەکەی چەندێک فەرمیە ڕاستە چەندێک یعنی هینە بەڵام لە ئاژانس عەرەبیەکانە شەفەق نیوز کەوا بوو ئەمە کاک هاوڕێ ئەگەر ئەمە ڕوونکردنەوە نەدا لەسەری بەڕاستی یعنی جێی هەڵوێستەکردنە و من ئەو سەرژمێریە بە شەرعی نازانم باشە وەکو کورد نابێت بە دوواداچوونکەن بۆ ئەمە بە بێگومان من پێم وایە بە دوواداچوون ئەکرێت وە دەبێ هەندێک جاران حاڵەتیش لەبەرچاو بگری ڕەنگە ئەو بۆ شەقامی خوان ئەم قسەی کردی وەڵام دوجار ئەو حکومەتە نابێ ئەم قسەی بۆ شەقامی خۆی بکات ینی نابێت ینی ئەگەر قسەیەکی دەستوریە ئاساییە ینی ئەگەر نیگەرانێکی هەیە ئاساییە بەڵام لە دەرەوەی پێدراوە دەستوریەکان لەسەر ئەم پرۆسە گشتیانە دەبێت کاراکتەری دەوڵەتی ئاگای لە لێدوانەکانی بێت کاتێک ئەو ئەڵێ ئەحسای 50 نابێت بنەما بێت ئەی ئوتیفاقی کە کردن لەگە کوردە هێشتا مەرەکەبەکە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ینی سەرۆک وەزیرانی عێراق خۆی ئەمانی تەسبیت کرد لە داواکاریەکانی کووردا و دوجاریش کورد پێی ڕازی بوو ینی طبعا ئێمە هەموو داواکاریەکانشمان نەبوو ئەوەی کە کرا ینی یەکێک لە بەڵێ یەکێک لە داواکاریەکانمان ئەو بوو کە بە دوو داتابیس بێت دوو سنتری داتابیس بێت زانیاریەکان لە دوو جێگا کۆ بکرێتەوە ئێستا کە کراوە تەلیژنەیەک یەکێکی تر ئەوە بوو کە هەر لەو ڕۆژەیە لە ڕێگەی ئەم داتابیسیانەوە ئەو مەلەفانە هین بکرێت یەکلایی بکرێتەوە ئەوی 50 یان ئەوی 50 نییە یەکێکی تر لە داواکاریەکان ئەوە بوو کە ئێمە بە دیاریکراوی لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە ئەمە کرا بە بڕیار کە یەکێک لە داواکاریەکانمان ئەو بێ کەرکووکی و خانەقین و شنگالی لە هەر جێگایەک تەسجیل بکرێت وەکو ئەو وابێت کە لە ناو کەرکووکایە نەک دوای مەلەفەکەی بنێرێتەوە بۆ ئەوێ ئەمەش جێبەجێ نەکرا یعنی لەسەر ئەو شارە مەحسوب بێ و عەدەدەکە بۆ شارە زیابێت هەرێک لەو شارە بێت یعنی من کە کەرکووکیم لە ڕانی ئەژیم کە کەرکووکیم لە بادینان ئەژیم یان لە پێنجێن ئەژیم باشە کە لەوێ هاتم تەسجیلیان کردم ڕێک وەکو وابێت لە گەڕەکی ڕەحیماوە بم نەک بۆ نمونە لا بڵین لە کارێزەوشکی سلێمانی ئاخرەمە جێ نەکراوەتەوە ئەم داواکاریەش پەسەند نەکرا باشە دوای کردیان ئەوە ئەحسای 50 بنەمایە دو پاشان ئەم مەلەفانە بەلیژنیەکە نێرێت حکوومەت هێرێمی کوردستان من پێم وایە هەوڵی جدی هەبوو لەمڕۆ ئێستا کە نووساوێکی تر ئاراسی بەغداد کراوە کە داوا ئەکات لە ماوەی 14 ڕۆژات دەبێت ئەم مەلەفە یەکلایی بکرێتەوە کامیانەمەی بابەتی ئەحسای 50 ئەحسای 50 هەنی کە دەبێت ئەم بەیاناتانە لە دوای سەرژمێری لە ماوەی 14 ڕۆژە بە تەواوەتی هەموو ئەم مەلەفانە بگوازرێتەوە بۆ محافەزات کاکە من ئەگەر کەرکووکیم ئەگەر لە ئەحسای 50 تانیم من خۆداوام نەکردووە خەڵکێکی سلێمانی بێتە کەرکووک داوام نەکردو هەولێرێک بێتە کەرکووک کەرکووکی سەلاحەدین بوو یان هەولێر بوو بەغداد بوو یا سلەیمانی بوو دەبێ بچنەوە جێگەی خۆیان کەرکووک بۆ کەرکووکیەکان لێگەڕێن ینی من پێم وایە
ئەمە سیاستە ڕاستەکەی و دەبێت بۆ ئاراسی کاگە فەهمیە خاڵێکی زۆر گرنگ بەڕاستی لە بابەتی ئەم سەرژمێریە یعنی تەواجدی خێزانەکانە لە ناوچەکانی خۆیان ئێستا تا جەناب ئاماژایی بۆ مەترسیە ئەگەر بۆ نمونە ئەم داواکاری کورد جێبەجێ بکرایە تا ڕادەیەک ینی مەترسیەکە کەمترە بوو بۆ نمونە کابرا لە ڕانیە یا لە سلەیمانیە کە کەرکووچیە کە نووسیت کەرکووچی تاوا لەسەر شارەکە ژمارەکرێت بەڵام ئێستا من نەکراوە چی ئەکا حکوومەت هێرێمی کوردستان چی ئەکا دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوە هێرێمی کوردستان بۆ ئەوی لە ڕۆژی سەرژمێریە ئەو دوو ڕۆژە ئەم خێزانانە بەڕاستی کاراسانی بۆ بکرێت کە بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان لەوێ بۆیە سەرژمێرەکە بکرێت و لەوێ تعدادەکە بکرێت بەڕاستی تەمان کاکاوڕێ ئەمە بابەتێکی گرنگە ئێمە پرۆژەیەکمان هەیە لە داهاتوێکی نزیکە کاری لەسەرەکەین و حکوومەت هێرێمی کوردستان بەدڵنیایە لە هەموو ئاستەکانە پشتیوانی گەڕانەوەی ئاوارەکانەکە بۆ زیێدی خۆیان بۆ ئەو ڕۆژە و زۆر گرنگە هەمویان لە ناوچەکانی خۆیان لە شارەکەی خۆیان سەرژمێری بکرێن دڵنیا بە کاگاوڕێ ئەمڕۆ خەڵک هەبوو لە دەرەوەی وڵاتەوە کە سەر وەختی خۆی بەعزەری کردووە لەم وڵاتە نەیتوانیەوە بژێت پێشمەرگە بووە ئێستاکە لە دەروی وڵاتەوە ئەگەڕێتەوە بۆ سەرژمێری بۆ 2021 مانگ ئێمە گرنگە بەڕاستی خۆشحاڵیان لەبەر ئەوە دەبێت هەموو ئەم بەڕێزانی خۆشمان هەوڵ بدەین بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان و بەدڵنیایەوە ئێمەش لە حکوومەت هێرێمی کوردستان کار ئاسانیمانە بێت و ڕەنگە لە داهاتوێکی نزیکا ڕای بگەین چکە بەڕاستی ینی ئەو دوو ڕۆژە قەدەغی هاتوچۆی ینی خۆبێ ئەستەن ئەم کەسەم خێزانە پێشتر ئامادەکاری بکات بۆ گەڕانەوەی بۆ کەرکووکە بۆ ناوچەکانی دیکەی ینی کێشە لەسرە بۆی کە لەوێ لانی کەم دەبێت لە نۆزدەی مانگەوە بڕات لە نۆزدەی مانگەوە یا نۆزدەی بەلای خۆی دوو ڕۆژە ئەمە بێ ڕۆژێکیان ئامادەوێ بەڵام وەکو جەنابتەڵێ بێ لە نۆزدەی مانگەوە لێ بۆی بەر قەدەغی هاتوچۆکە نەکەوێت باشە یعنی یە خاڵێکی گرنگ کاکفامی بەڕاستی ئێمە وەکو جەنابتەڵێ هەموو خۆشحاڵین کەم سەرژمێری ئەنجام بدرێت بۆ لەبەرەوەی لە ڕووی گەشەی دانیشتوانەوە لە ڕووی نەمانی ئەو مەترسیانی کە لە ڕابردوو هەبوو بە تایبەتی ئەمە بۆ هەرێمی کوردستان ئەگەر باسکەین لەسەر ینی ڕێژەی دانیشتوان کە بەغدا بە لە 12.6 حسابی دەکرد خۆشمان دەمانوت لە 17 و بۆ کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگتر کە ئەمە لە داهاتوویشی ینی نزیکە حکوومەتی بەغدا لەوە چێکاری لەسەر بکە سەرژمێری و گریمان ئەنجام درا و هەموو بابەتەکانی یەکلا کرایەوە و ئەوەی کە کوردی شەیبوو جێبەجێکرا بەڵام ینی دوجار ئیشکردن بە ئەنجامی سەرژمێرەکە دەبێت لە ماوەی چەنددا بێت لە ڕووی یاساییەوە لە ماوەی 24 ساعتە یاخود لە ماوەی 3 مانگە یاخود لە ماوەی ساڵێکە چکە بەڕاستی ئەگە سەرژمێرەکە ئەنجام بدرێت بەغداڵی ئێمە کار ناکەین بە ئەنجامەکانی ئەمەیان یانی چی وڵام من خۆی تەمان من ناتوانم بڵێم کە بەیانی سەرژمێری تەوا بۆی تر دنیا ئەبێت بە شامی شەریف ینی دەبێت ئاستی چاوەڕوانی خەڵکی خۆمان لە جێی خۆی دابنین ئەم سەرژمێریە بۆ هەندێک ئامانجی دوورمەودایە بۆ هەندێک ئامانجی استراتیژیە بۆ ئەوەیە کە عێراق حەقی خۆیەتی وەکو دەوڵەت بزانێ ژماری دانیشتوانەکەی چەندە بینایی چەندە تواناکانی چەندە سەرۆت و سامانی چەندە ئەمە بابەتێکی زۆر گرنگانی ئێمە دەبێت وەکوونەتەوە زۆر پشتیوانی لەم بیرکردنەوە هاوچەرخانە بکەین بەڵام ئەگەر پێمان وابێت ئەو دوو ڕۆژە سەرژمێری کرا و دوایی تر هەموو شتێک باش بێ ناشتەکە بەم جۆرە نییە ئەمە پرۆسێکی ئاتیادیە لە هەموو دنیای ئەمە ڕوو ئەدات ئەو حکوومەتی عێراقیڵێک کە کار ناکەم بە دەرئەنجامەکانی سەرژمێری من نازانم لە شۆ قسەی کرد بەڵام قسەی کرد بێ ئەم سەرژمێری بۆچی ئەکات و هەدەف لە سەرژمێریەکە چییە بۆی من پێم وایە نا حکوومەتی عێراقی کار بە سەرژمێریەکە ئەکات یەک خاڵێکەیە کە بەسراوەتەوە بە وەقتەوە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە ئێمە پێداگرین لەسەر ئەوەی کە سەرژمێریەکە تەواو بوو دەبێت لە ماوەی 14 ڕۆژە لیژنەیەک دروست بکرێت مەسلەی 57 یەکلایی کرابێتەوە بەڵێ دەبێت داتاکان یەکلایی کرابێتەوە ئەو برا عەرەبی کە هاتووەتە کەرکووک دەبێت مەلەفەکەی بگوازرێتەوە بۆ ئەو محافظەیە کە لێوەی هاتووە بۆ ئەوەی ینی بزانین نفوسی کەرکووک چۆنە هەڵبەتامە کێشەیەکی سیاسی هەیە بۆیە ئێمە پێداگری لەسەر ئەماکەین ئەم کێشەیە نەبووە واتە مادی 140 جێبەجێ بکرایە هەرگیز ئێمە قسانەمان ناکرد هەرگیز ئێمە ئەم نیگەرانیانەمان نابوو هەروەکو چۆن ئایا ئێستا ئێمە بەپی ئامارە نافەرمیەکان نزیک لە ملیۆنێک لە برایانی عەرەب لەم 4 محافظەی خۆمان ئەژین لە کوردستان هیچ ئیشکالێکیان هەبووە خێر ئیشکالیان نەبووە ینی ئیشکالێک لەمە نییە ینی ئەو ناوچانی خۆمان کێشی سیاسیان هەیە کێشەکە یەکلایی نەبووەتەوە ئەگەر نا هەرگیز کورد و عەرەب نەگرفتیان هەیە پێکەوە بژێن و ئەو ڕۆژانە تۆ خۆت ئەیبینیت بەرژەوەندی زۆر باشیان هەیە و ئەسڵەن هەندێکیان هەر ناڕۆنەوە بۆ ناوەڕاست و خواروی عێراق حاڵتێکی نۆرماڵە باشە ئەمڕۆ ینی ئێوە دیدارێکتان هەبوو لە یەشە لە ڕێکخراوەکان لە سلەیمانی و لە دیدارەکەدا ینی کۆمەڵێک ینی مەترسی و کۆمەڵێک ئامادەکاری و کۆمەڵێک پلانی خۆتان وەکو ناوچەی کوردستانی دەرەوە هەرێمی کوردستان خستە ڕوو
لێرەیە ئەبێ بۆسنیەوە یاخود نەخێر پلان و بەرنامە و کاری بەردەوامتانە بێت چکە ئەوەی لە ڕابردووەکو جەنابتەڵی لە 6 مانگی ڕابردووەوە کردوتانە ئەوە تامە ئەنجامەکەیەتی هێشتا پێی نەگەیشتوینەوە بەڕاستی بەڵام بۆ ئەم ماوەیەوە دوای سەرژمێریش ینی دەبێت کارەکانتان چۆن بێخۆوەکو جەناب دەڵی لە دوای سەرژمێری کە ئەنجامدرا دەبێ ئێمە دانیشین یاخود نەخێر لە دوای سەرژمێری شەڕە قورسەکە دەست پێەکە کاک فامی کاک هاوڕێ تەمان ئێمە لە دەستی ناوچە کوردستانیەکان لە 2 ساڵی ڕابردووە زۆرترین سەردان و کۆبوونەوەمان لەگەڵ بەغدایە هەبووە بۆ مەسلەی کێشەکانی کەرکووک کێشەکانی خانەقین کێشەکانی شنگال کێشەکانی دەشتی نینەوە و بە بەردەوامی سەردانی خانەقین و کەرکووک و دەشتی نینەوەمان کردووە بۆ ئەوی لە نزیکەوە بچینە ناو کێشەکانەوە و چەندین دیداری یاساییمان لە هەموو ئەو ناوچانە ئەنجام داوە بۆ ئەوەی لە ڕووی یاساییەوە هەڵسەنگاندن بۆ کێشەکانمان بکەین قسەکانمان پرسی سەرپێی نەبن قسەی گیرفانی نەبن بەڵکو قسەی ڕقەمی بن لە خانەقین دیداری یاساییمان ئەنجام داوە لە کەرکووک دیداری یاساییمان ئەنجام داوە لە هەولێر سەردانی دەشتی نینەوە و مرکزی شارمان کردووە لەگەڵ حیزبە کوردستانیەکانە بە بەردەوامی لە گفتوگۆیا بووین و بە بەردەوامی ئاڵوگۆڕەکانی ئەو ناوچانەمان بەرز کردوێتەوە بە سەری خۆمان و لە مەترسیەکان لە پێشهاتەکان ئاگاداریانمان کردوێتەوە من پێم وایە تا ئەو کاتەی مادەی 140 دەستور جێبەجێ ئەکرێت هیچ وەختێک نییە بۆ ئیسراحەت و بۆ پشودانی نە ئێمە نە هیچ کەسێک کە لەو مەجالەیە کار بکات هەڵبەتە ئەمە بە ئینفعال ناکرێت ئەمە بە پێدراوی قانونی و یاسایی و دەستوری ئەکرێت ئەمە بە ئارامی ئەکرێت هەوڵمانداوە وا بکەین و ئێمە یەکێکی تر لەو بابەتانی کە زۆر پێداگریمان لەسەر کردووە پرسی چارەسەرکردنی کێشەی زەویزاری داگیرکراوی کورد و تورکمانە و من کە لەگەڵ جەنابی هادی ئامریا دانیشتم کاکاوڕێ لەسەر ئەم پرسە کۆمەڵێک جوتیارم لەگەڵ خۆما برد بوو ئەو تەسەورێک کرد ئەو جوتیارانی کە لە کەرکووکە و لەگەڵ منە هاتوون هەمووی کورد بێ کە قسەمان کردم قوربان ئەمە تورکمانی شیعەیە لەگەڵ من هاتووە و من هاتووم بۆ داکۆکی لە حەقی ئەویش واتە ئەو هەوڵانی ئێمە هەوڵێکی قەومی نین بەقەدەر ئەوەی کە ئەمانەوێت بە ئارامی کێشەیەک چارەسەر بکرێت بەپێی ئەو دەستوری کە گەلانی عێراق قەرارێنە سەرداوە بۆیە بە بێگومان کێشەکانی ئەو ناوچانە کێشەی زۆرن جنابی ئیمام جەلال یادی بەخێر بە بەردەوامی بەشێک لە وەقتی خۆی لەنا هەموو فەوزایە تەرخان کردبوو بە چارەسەرکردنی کێشەی ئەو ناوچەیە ینی لەبەرەوە کە تو ئەڵی ڕێبازی سەرۆک مام جەلال ئەخۆم هەر قسە نییە ڕێبازی سەرۆک مام جەلال ئەوەیە کە تو پشوو نەدەی بۆ چارەسەرکردنی کێشە دەستوریەکانی ئەو کردەوە بە هەنگاوی گرنگ تەمان دەبێت بەکردەوە بێت ئیتر خۆ چەندێکمان پێ ئەکرێت ئەمەیان ڕەنگە زۆر خەڵکیش گلی نەکات یعنی تو زۆر جار ئامانجێکی گەورەت هەیە چی ئەکەیت ئەم ئامانجە ئەوها بە ئاسایی نایەتە دی کێشەی کەرکووک عمقەکەی نزیکەی 120 ساڵە یعنی لەبەر ئەوە ئەم مەسەلانە لە ڕاستیە خەباتی بەردەوامی ئەوێت و من بەش بە حاڵی خۆم ئەمە جارێکی لە ڕێی کورسات و ئەو ڕاستیە بڵێ لە پرسی سەرژمێری لە پرسی کێشەی زەویزار لەو بەرنامانی کە ئێمە هەمان بۆ ناوچانە پشتیوانێکی زۆر کراوین لە نانهێزە سیاسیەکانەوە حکوومەت یاریمی کوردستان هاوکاری کردوین یعنی بڕێکی زۆر لە جیاوازی نەبووە لە ئافکارەکانە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و بە بەردەوامیش ئێمە کە کێشەیە بووی سە بۆ نمونە کە کێشە ئەبوو جنابی کاقوبات بەمنێەوە ئەم کێشە هیچ پەیوەندی بەتەوە نییە هیچ پەیوەندی بەتۆنی ئەو خۆ دەزای فترێک نیگەرانی بوو ناچوێت کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و وازح بوو خۆ لە میدیا ئەبیندرا ڕۆژێک لە ڕۆژان تەسی لەسەری شوکاری ئەمە نەکرد بۆ لەبەرەوەی ئەو پێی وابوو مەسەلەی کەرکووک مەسەلەیەکە جیاوازە ئەم کێشانە نابێت لە پردیە و لە قەرەنجینەتەوەیەکە بچێت بۆیە کابوو کە ئەڵێم ڕێبازی سەرۆک مام جەلال دەبێت ئەم جملەیە کە بەکارهێنرا هەستکەی مەسئولیەتە یعنی ڕۆشتن نییە بۆ سەر مەزارەکەی و بڵێ بەردەوام لەسەر ڕێبازەکەی سەرۆک مام جەلال ئەکرێ کابرای یەکێتیش نەبێت لەسەر ڕێبازەکەی سەرۆک مام جەلال بێت ڕێباز جیاوازە فەلسەفە جیاوازە دنیابینی جیاوازە بۆیە دنیابینی سەرۆک مام جەلال بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو ناوچانە زۆر دنیابینیەکی وازح بووە و پشو درێژێکی زۆریشی ویستووە باشە ئەمە ئەرچی ئێوە وەکو لایەنی حکومی و ئەرچی سەرکردە سیاسیەکانمانەوە تا لە ئاستی باڵاوە هەمویان یعنی لەسەر خەتن بۆی کە ئەم سەرژمێریە لە داهاتووە کە ئەنجام درا و ئەنجامەکەی کەوتە بەر ینی دەستی هەموو لایەک بە عێراق و بەرێمی کوردستانیشەوە دوجار بە زەرەری کورد لە ناوچە کوردستانەکان و بەتایبەت کەرکووک نەشکێتەوە ئێمە ژۆک و میدیا وەکو ڕۆژنامەنووسان ڕاستی و ڕاگەیاندن یعنی لە خەتین بۆی کە ئەم بابەتە هۆشیاری بڵاوکەینەوە بۆ سەرجەم لایەنەکان بۆ سەرجەم خەڵک و بۆ بەتایبەتی دانیشتوانی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری جناب دۆکو سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستان داوت چیە لە میدیاکان بەعام لە هەرێمی کوردستان کە چۆن خەڵک هۆشیارکەنەوە بۆ ئەم بابەتە گرنگە بەتایبەتی خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان سپاس دەکەم کاک هاوڕێکە ئەم دەرفەتە هەیە بۆی ئێمە ئەم بابەتە باس بکەین من بە کورتی مەسئولیەتێکی ئەخلاقی و نیشتیمانی لەسەر هەموو میدیاکارێک و ئەم مەسلەی مەسلەیەکی حیزبی نییە
و ئەم مەسلەیە پەیوەندی بە خاکێکەوە هەیە کە ئەم خاکە بەپێی مادی 140 دەستور دەبێ یەکلایی بکرێتەوە تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە و ئەم خاکە تەنها کەرکووک نییە لە خانەقینەوەی هەتاوەکو شنگال بۆیە زۆر گرینگە بە ئامانەتەوە تەشجیعی خەڵک بکرێت کە بڕۆنەوە بۆ ناوچەکانی خۆیان ئەوانی کە کەرکووکین من قەت داوا ناکەم سلێمانێک بچێتەوە کەرکووک گەولێرێک بچێتەوە کەرکووک کەرکووکیەکان بچنەوە کەرکووک خانەقینیەکان بچنەوە خانەقین شنگالەکان بچنەوە شنگال تەشجیعی ئەمە بکرێت و دەبێت ڕاستیەکان بۆ خەڵکی کوردستان ڕوون بکرێتەوە هەموو بابەتێکی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی هەرچەندێک یاسایی بێت بەعدێکی سیاسیشی هەیە ئەمە مانای ئەوە نییە من گژیەکان زیاد کەم نەخێر ئەمە پەیوەندی بە حقیقەتێکی تاریخیەوەیە ئێمە کێشەی یاساییمان زۆر لەگەڵ حکوومەتی عێراقیان نییە یعنی من کۆتا قسەی من بە ئەوە بێت کاکەوڕێ بەپێی بڕیاری ژمارە 369 135,000 دۆنم زەوی کورد لە کەرکووک داگیر کراوە بە ئیمزای ئەحمەد حەسەن بەکر ئاخر بۆ ئەمە دەبێت مەلەفێکی یاسایی بێت یاسایی بوونی ئەمە لەکوێیە دەسەڵات یەک دێتە سەر حکم بە یەک نووسراوە بڕیارێکی مەجلیسی قیادە سەورە دەرەکات 135,000 دۆنم زەوی لە کوردوەرێک لە کورد و تورکمان وەرەگرێتەوە ئەیداتە برایانی عەرەب و ئەیداتە موسساتی فەرمی دەوڵەتی ئەخ بۆ من ئەمە ناو بنەم پرۆسەیەکی یاسایی دەبێت ینی کاوە ئێمە هەموو شتێکمان بەعدێکی سیاسی هەیە بەڵام ئەم بەعدە سیاسیە ئێستا بڕیارمانداوە هەموومان لە عێراقێکی دیموکراتە بەپێی دەستور چارەسەری بکەین و گلایی بکەینەوە حزوری خۆمان لەسەر خاکی خۆمان بڕێک لەم ئەرکە قورسەی سەرشانی سەرکردایەتی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانەکات هەتا وەکو خۆمان لە خاکەکەمان دوورکەوینەوە بە بێگومان ئەرکەکە قورستر ئەبێت ئەمەش ئەرکێکی دوولایەنەیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستانیش دعمی مادی و معنەوی خانەقینی کەرکووکی شنگالی بکات بۆ لەبەرەوەی هیچ پرۆسەیەک دو ئامانج ناهێنێتە دی ئەگەر پرۆژەیەکی ئابووری ئەگەر ڕوئیایەکی ئابووری وازحی لە پشتەوە نەبێت دەتخوا پارەی ئەم وڵاتە بۆ کەرکووک و خانەقین نەبێت ئەخ ینی تۆ پرۆسەیەکی شەوەتاڵی دوو ڕۆژی پێچێت لەم دوو ڕۆژ ینی بەڕاستی لەمە گرنگتر تۆ چارەنووسی هەم نەتەوە هەم خاکەکەت هەم ینی کوردستانی بوونی و ناوچانەژە سەرمەنی طبعا هەر مەبەستم حکوومەتیش نییە مەبەستم هەموو حیزبە سیاسیەکانە هەمووی دەبێت یعنی لەم پرۆسەیە هاوکاری حکوومەت بێت بۆ ئەوەی بتوانین بە ئارامی ئەم پرۆسەیە سەر بخەین کاک فەهمی بورهان سەرۆشی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستان من زۆر سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی بۆ تەوەریشی زۆر گرنگ سوپاس دەکەم کاگاوڕێ دەستی دووبارە بەخێر بێی مادوومان سەرچاوماناتی کاک فەهمی بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوەش ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ